ئێوارەی ئەمڕۆ پێشانگای هەنگاوی ڕەنگەکان لە ئامۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکە کرایەوە کە تیایدا ژمارێک لە شێوەکارانی ڕۆژهەڵاتی کوردستان و بەشێکیشیان لە شاری تارانەوە هاتبوونە شاری سلێمانی و بەشداریان تیادا کرد بگومان لە بوارەکانی نیگارکێشان و خۆشنووسی. قسە و باسی زیاتر دەربارەی ناوەڕۆکی پێشانگاکە و پێشانگاکەکەم لەگەڵ زۆر بەڕێز مامۆستای یادگار خەیام خۆشنووس. بەخێر هاتی مامۆستا. سەرچاو پێشانگاکە چۆن بەڕێوە چوو بێگومان ئەم ئێوارەیە پێشانگاکە کرایەوە؟ بەڵێ پێشانگای کە ئەم ئێوارە کراوە کاتژمێر 3 ئێوارە بریتی و لە بڕێک لە شێوەکار فۆتۆ خۆشنووسی و نەقاشی خەت. نەقاشی خەت واتە بە بۆ ڕوانینێکی جیاواز بۆ خۆشنووسی کە لەسەر پارچ و لەسەر بووم وەکو شێوەکاری جیاوازتر کارەکرێت. پێشانگایکی باش و ئێمە هەرچێک ڕوومان کردبێت لە سلێمانی یان هەولێر بەتابەت سلێمانی کە شاری فەرهەنگ و کەلتور و هونەرە شتێکی جیاواز و حەزمان پێ کردووە و ئەو وەختە تەعاملێک بووە لە بین هونەرمەندان و بەڕێزانی کشە کە لێرە مەشغوڵی کاری شێوەکاری خۆشنووسی. بەڵێ مامۆستا بۆ یەکەم جار تا لە شاری سلێمانی بەشداری پێشانگایەکی واکەی بەراواتر بوو بەڵام خۆم پێم نەکراوە لەگەڵ کارەکان بێم بەڕێزان دۆستانی تر کارەکانیان هێناوە تەنها کارەکان هاتووە. بەڵێ تەنها کارەکان ئەمڕا دەرفەتێک بوو کە بتوانین لە خزمەتی برادر ئەڵبەتە خۆ برادریمان هەیە لەگەڵ هونەرمەندانی شاری سلێمانی بەتابەت خۆشنووسەکان. بڵێ خۆشنووسی ئەتوانین بڵین لەناو کاری شێوەکاریە وەک کاری شێوەکاری هەژمارەکرێ یاخود ئەمە شێوازێکی تایبەتیە؟ خۆشنووسی وەکو ناوێکی کە بەناو کلاسیک ناوی لێ ئەبرێت ئەگەر وا بێت کە جیاوازترە وەکو لەگەل نەقاشی ئێرانیە بەڵێ تێکەڵە بێت، بەڵام وەکو نەقاشی ئەمڕۆیە نەقاشی معاسر و هونەری معاسر بۆ شێوازە ناکرێت، بەڵکو وەکو فۆرم نەوەکو نووسراوە نەوەکو مەسەڵێکی جیاواز کە حاملی مەفهومێک بێت وەکو فۆرم یعنی سەیری حرفێک بکەین وەکو یە نەیبینین بەڵکو وەکو چەند ئەنسور کە لە قەراقیەکە جیاوازی هەبێت بە کۆمپۆزیسیۆنێکی جیاوازە و بە ڕەنگ نەفەقەت تەنانەت بڵێن بە قامیش یا مرەکەبیان حەبر بەڵکە بە شێوازێکی جیاوازتر بڵێ کە ئیمڕۆژ لە دنیا یعنی نەفەقەت لە ئێرانیان بڵێن کوردستانی خۆمان لە تەواوی دنیا کالیگرافی بۆمانە کە فۆرمگەرایی ئەکرێت لەسەر خۆشنووسی بەباشی جێکەوتووە و قسەی بە هەیە بۆکرد. زۆر باشە. ئەم شێوازە شێوەکارەکان زیاتر بەکارهێنن فۆرمی جیاوازیان بە خۆشنووسی و لەناو کارەکانیان جێیەکەنەوە یاخود خۆشنووسەکان پێیان خۆشە کە خۆشنووسی لەناو کارێکی شێوەکاریە ئەبێت تێکەڵ بێ. ئەمە هەمانە کەسێک مەسەن تایبەت خۆشنووسە زۆر شارەزایی لەسەر هونەرایی تەجەسومی وەکو نەقاشییان مەبانی ئاکادمیک نییە، کارەکە کە ئەنجام بدرێت وەکو کارێکی زۆر باشتر ناچێ جوان معلومە کە لەوێ خۆشنووسیەکە پڕڕەنگترە. کەسێکیش کە یەکجار شێوەکارە نەقاشە ئەگەر شارەزایی لەسەر جوانی تایبەتی بە خۆشنووسی نەبێت لێش بازم توش کێشە، یانێ ئەبێ ئەو تەعادولە بەرقەرار بێت. پێویستە کە خۆشنووسیەکە باش بێت نەقاشیەکەیش بۆ ئەندازە کە پێویستە وەکو مەسەڵەن بڵێن بازیگەری کە بازیگەری بۆ فیلم لەگەڵ شانووە جیاوازی هەیە دروستە وەکو یەک دیارن بەڵام جیاوازی خاصخۆی هێت، بەس لێرە ئەبێ ئەو خۆشنووسە یا ئەو نەقاشیە شارەزایی لەسەر هەردووکیان لەسەر هەردووکە. ئەمە لە دنیاە لە جیهانە ئێستا ئەم شێوازە بەکارە هێنرێت؟ بەڵێ زۆرتریش ئەڵبەت لە هەر بەو شێوازی کە ئاماژەت بەڵێ لە ڕۆژهەڵاتی ئاسیا و وڵاتانی وەکو ژاپۆن بەتایبەت یان چین زۆرتر ژاپۆن کە ئەڵبەت ئەوان حروفیان زۆرتر تەڕاحیەتان نووسران، یعنی شکلی تەسویری بەسەری ئەو حروفیان سەیرەکەیت فرەتر پێت وایە کە ئەمە نەقشێکە کە ئەمە نگارێکە کە بۆ تۆ لە مێشکتا دروستە بێت، بەڵام حروفی ئەمە زۆر ئینتزاعیتر لەوانە، یعنی حروفێکە ئێمە بەکارهێنی کە بڵێن ڕسموخاتەکە هەڵگەڕێتەوە بۆ بنەڕەتی ڕسموخەتی عەرەبی حروفەکان زۆر ئینتزاعیترن، تۆ نمونەی لە سروشتە نابینی کە لەو گیرا بێت مستەقیم هێنابێتە سەر لەوحەیە سەر بووم شتێکی زۆر جیاوازترە تێکەڵێکە بەسکو فرەتر لە زەهنی لە مێشکی هونەرمەندا دروست کراوە. ئیستا وەختە ئەمانە ئەگەر وەکو ئەنسور سەیری بکەی کارێکی یەکجار ئینتزاعیە بێت، چونکە خۆشنووسی وەکو خۆشنوویسی خۆی جوانە و قسەیەک باسێک نییە وەکو موسیقای ڕەسەنی کوردی کە پێویستمان. خۆشنووسیش ئەگەر لەو ڕوانگەەوە بڕوانین
ناتوانێت جوابی ئەمڕۆ بداتەوە کە هونەر و هونەرمەند ئەبێ قسەی کاتی خۆیان بکەن ئەوەی کە ئیمڕۆ لە معماریە ڕوئەدات ئەوەی کە لە موسیقا ڕوئەدات حتا لە پۆشانی ئێمە ڕوودات ئیمڕۆژی ترە تەبانە بێ هونەرەکەیش بتوانێت قسەی تایبەتی خۆشنووسی لەلایەن بڕە لە خۆشنووسەکان و نزیک بە 40 تا 50 ساڵی لەمە پێش لە ئێرانە گۆڕانکاریەکی بەسەر هات کە بناو سەبکە سەقاخانە ناوی دەبرا یەکڕا وەکو بڵێ دەلاقەیەکی جیاواز بۆ تۆ بکرێتەوە تا ئیسا لێرەوە سیرت کردو ئەمڕا لێرەوە سێری ئەم هونەرەیەکە شتێکی جیاوازتر هاتە سەر بوومەکان و کە لە هەڕاجیەکانی دنیای شاوکو کریستی و هەڕاجی هایکیش کە لە کشوەرە خوارەوەکان ئێران و بەڕێوەچیت وەکو دوبەی زۆر ئیستقبالی باشی لێو کرا کەسێک وەکو مەسەڵەن ئەغای پەرویزی تەناولی یا محەممەد ئەحسایی یا مامۆستا ئەفچەیی کە کاریشی لەم پیشانگایە هەیە دەرفەتێکە بۆ سەیری ئەم کارانە کەمتر لە مۆزەهایەکی کە لە دنیا هەیە کە سەریان نەبێت مۆزەکانی دنیا ئەوانی کە زۆر معتەبەر بن پێیان خۆش بووە کە لەم شێوازە جیاوازە کاریان هەبێت و بەرهەمیان ئەشێ پیتە ئەسڵیەکانیان پیتە ڕاستەنەکان دەلالاتی جیاوازی هەبێ لە کارە شێوە کارەکانەوە خوێندنەوەی جیاوازی بۆ بکرێت ئەسڵ بڵێن ئەگەر وەکو نەقاشی خەت ناوی لێرن شاید شێ بگەڕێنەوە دواتر کە لەویاتر خوێنران ئەسن هە لە پلەی چوارم و پێنجوێن ئەسن باقی پێ نادرێ خوێندنەوە نووسینی کەلیمەکان لە ناویەکە پێڵێن سیاه مەشق یعنی مەشق نووسراوەیەکی ڕەش لەوێ شاید دەکە ڕەتدالێک تکرار بکرێتەوە شاید وشەیە بنووسی ئەسن پێویست نەبێت لە ناو جوملەکان نەبێت ئەمە وردە و دەوای لێ هات کە ئەم ڕاجنابێت مەسەڵەن ئەنووسی هەنگاو هەیەکە بەجێ ئەنووسیت واوەکە بەجێ ئەنووسی ئەسڵەن تەرتیبەکەیشی مهم نییە تۆ سەریەکەی وەکو کۆمپۆزیسیۆنە تەماشایەکەی ئەتر قەرار نیە من حتمەن ببم بە ئەبزارێک ببم بە ئەمێرێک بۆی کە فکر و بیری شاعر یان نووسەر جێبەجێەکەم خۆم وەکو هونەرمەند ئەم حرفە هەیە بە جوانترین شێوازێکە ئیمکانی بێت و دەستیش لێرە باسترە بۆ گۆڕانکاری لەسەر حرفەکان یانێ تۆ بڵێ لە نەستەعلیقا بتەوێت کلاسیک خەتێک بنووسی یەک مەسرع بنووسیت یان بەیتێک بنووسیت حتمما ئەبێ ئەو قانونمەندیەی کە وەکو سازێک چەندێک ڕێک و پێکە کە پەنجەت لەکوێ بێت لە بانتر لە خوارتر کە هەمووی بەموو شای بڵێم لە مۆسیقای زۆر حساسە ئەبێ ڕعایت بکرێت بەڵام وەختی ئەڕۆیتە ناوکاری نەقاشی خەتۆ تۆ ئەوەندە ئازادیەکی زیاتر هەیە جنابێت ئیمکانی هەیە سوێنێکە هەڵەسی لەخەو ئەحواڵت شتێک بێت دەمەنی وەڕۆ شتێک بێت ئێوارە شتێک بێت کە بتەوێت خۆشنووسی کارکەی نابێ ئەو گۆڕانکاریە بەسەریا بێت ئەبێ حتمما جنابێت بەپێی ئەو قانونی یاسایە کە لە خۆشنووسیەکە هەیە یا وەکو بڵێن مەسەڵەن قەتعەیەکی موسیقا بۆ جنابێت ژەنیاری نووسراوە تۆ لە هەموو کاتێکا ئەبێ ئەوە لێ بدەیت بەڵام وەختێکە بۆ دڵخۆت لێ دێکی ڕاستە زۆر دەست باسترە ئەسڵ ئەحواڵی ئەو هونەرمەندە لێوە سەبتە بێت لە کاری نەقاشی خەتا دەست زۆر باستر بەتابەت وەختی ڕەنگی شتێتە ناوکار دنیایەکی تری هەیە ئازادتری بەڵێ جار جیاوازترە زۆر باشە لەم چەند ڕۆژێک کە لێرە بوویت لە شاری سلێمانی سەردانی هیچ پێشانگایەکت کردووە کاری شێوەکارانی ئێمە هەر ڕۆژی شەمە کە هاتین یەکجار خەریکی کاری پیشانگایەکە بوون چونکە لۆحەکان زۆر بوون ئەم پیشانگایە ئەوە ئەرز بکەم بۆ بەڕێزان و خۆشەویستانم لە شاری سلێمانی و شارەکانی تر 150 تابلۆیە کە دەرفەتێکی زۆر باشە بۆ سەیری هونەری ئێران وەکو نوێنەر نەوەکو بڵێن باشترینەکەینە ئەم مەجموعە کارانە لە مامۆستایانی پایەبەرزی ئێرانە و کەسانێکی تریش کە دەرفەتێکیان پێ ئەدرێت کە بتوان خۆیان بناسێن و بۆ کارانی تر پیرۆستر بن و وەفاقتر بن لە بەبەخشن لە 39 هونەرمەندە کە هاتین ئەوە چنینی کارەکان بە جۆری وایە کە لەناو هۆڵەکەدا لەناو کارلەکەدا بۆ جۆرە وایە کە وەکو چنینێک قانونمەندیەک یاسای تایبەت بە خاص خۆی هەیەتر لەبەرەوە یەکسەر خەریکی کاری پیشانگاکە بووین و بۆمان هەڵنەسوڕا دیشم لە ساڵونێکە دانیشتە بووین ماتەڵ بووم پیشانگایەکتان پەخش کردەوە پێم خۆش بوو کە لەم یەک چەند ڕۆژە کە هەین تا ڕۆژی چوارشەمە لە شاری سلێمانیە بین ئینشەڵا حتمما سەردانێکی پیشانگاکەکەین خەبەریشمانەیە کە لێرە ماشەڵڵا هونەرمەندەکان
یەکجار توانان لە هونەری مدرن ئیشا باش پێشکەوتون و قسەیان بۆ کردن هەیە. دەستەکانت خۆش بێ و دووبارە بەخێر هاتی بۆ شاری سلێمانی مامۆستای یادگار خەیام خۆش سپاس دەکەم. سپاس بۆ تۆ.